بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ئاگادار بە لەم ئەڵقەیەدا دەچینە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش سوورەتی مەریەم ئاەتی 54 و 55 وەردەگرین. خوای پەروەردگار دەفەرمێ: واذكر في الكتاب إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا وكان يأمر أهله بالصلاة والزكاة وكان عند ربه مرضيا. پەروەردگار لەم ئاەتە قورئانیەدا باسی یەکێک لە پێغەمبەرانی پایەبەرزی پەروەردگارمان بۆ دەکا، پێغەمبەری کوڕی پێغەمبەری کوڕی پێغەمبەری کوڕی پێغەمبەر، سەلامی خوا لە هەموویان بێ، ئیسماعیلی کوڕی ئیبراهیم کە باوکی پێغەمبەرانە، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، پێغەمبەری کوڕی پێغەمبەر ئیسماعیلی کوڕی ئیبراهیم، ئەم دوو پێغەمبەرە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، لە پێغەمبەرانی پایەبەرزی پەروەردگارن. ئیسماعیل کە کوڕی ئیبراهیمە، خوای پەروەردگار دەفەرمێ: واذكر في الكتاب إسماعيل، یادی بەندەی ئێمە ئیسماعیل بکەوە کە یەکێکە لە پێغەمبەرانی پایەبەرزی خوای پەروەردگار. ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، کاتێک کە خوای پەروەردگار بەسەرهاتەکەیمان بۆ دەگێڕێتەوە، بە ئێمەی موسڵمان دەفەرمێ کاتێک کە قورئانتان خوێندەوە و مەزانە هەر باسی کەسێک دەخوێنیەوە، فڵان کەس لە قورئان وا بوو، فڵان پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ وا بوو. ناوانییە قورئان کاتێک کە باسی پێغەمبەرێکی خوامان بۆ دەکات دەفەرمێت تۆش ژیانت وا بێ، تۆش ئاوا بە. باسی سێ خاڵمان بۆ دەکا لە کۆتایی ئاەتەکەدا دەفەرمێ: وەکانە عند ربه مرضیە. ئیسماعیل بەهۆی ئەم سێ سیفەتەوە لە لای خوای پەروەردگاری خۆی عند ربه، جاوە زۆر مهمە، لە لای الله سبحانه وتعالى پەسندکرا و خۆشویستراوە بوو. ئەم ئاەتە قورئانیە بەڕێزان لە مانگی قورئانە پێتان دڵم هەمیشە لە خزمەت قورئان دابن، بەڵام بەم تێگەیشتنەوە ئێمە لە مزگەوتی ڕێگای بەهەژ مەدرسەی قورئانین. مەدرسەی قورئان بەردەوام دەبێت لەگەڵ یا کارلێک بکەیت، لێ حاڵی بی، لێ ورد بێەوە. خوا دەفەرمێ ئیسماعیل بەهۆی سێ سیفەتەوە كان عند ربه، لەلای پەروەردگاری مرضیە، پەسندکرا و خۆشویستراو بوو. تۆش حەز دەکەی لەلای الله خۆشویسترا و پەسندکراوە بی؟ چ بەرەکەتێکی خوایە، چی لەمە گەورەتر هەیە؟ عەبد چییە کاکە؟ خەڵک چییە لێت ڕازی بێ یان پەسندت بکە؟ ئەمڕۆ پەسندت دەکا بەیانی بناپەسندی لەلای، ئەمڕۆ خۆشی دەوی بەیانی ڕقی لێتە، بەڵام ئەوەی گرنگە عند ربه، لەلای ئەو پەروەردگارت کە هەموو شتێکی تۆی بەدەستە، خوا خۆی بفەرمێ من لێت ڕازیم، تۆ پەسندی لەلای من، تۆ مەدالیای پەسندی و مەدالیای ڕێزلێنان و مەدالیای ڕازیبوونم پێبەخشیوی. چه فەزڵێکی خوایە. جاخوا بۆیە باسی ئیسماعیلی بۆ کردوین و لە قورئانە تۆماری کردووە. ئەمە حکایەت نییە، ئەمە چیرۆک نییە، ئەمە دەفەرمێت تۆش وا بە. جا بزانین ئێمە ئەم سێ خاڵەمان تێدا دەبێ. خاڵی یەکەم، پەروەردگار دەفەرمێ: إنه كان صادق الوعد. کاتێکە ئیسماعیل بوو بە مەڕضیە لای خوای گەورە، بوو بە پەسندکرا و ڕێزلێکیدا و لەبەر خاڵی یەکەم صادق الوعد، بەڕاستی وعد و بەڵێنێکی بە هەر کەسێک بدایە قەت خلافی تێدا نەدەکرد، بەڕاستی بەڵێنی ڕاست بوو، بەخوا بەڵێنی لەگەڵ خوادا ڕاست بوو. وتی خوای پەروەردگار هەرچی پێم بسپێری ئامادەم، بەڵێنت من و تۆش بەڵێنمان بەخوا داوە. یەکاکە تۆ ڕۆژی چەند جا دڵی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، ئایا هەر بە تەسبیح دەیژمێری؟ بەڵێنت بەخوا داوە، دەڕازگۆ بە لەگەڵ ئەڵڵادا، بەڵێن بێخوایە ڕازگۆم حتا لەحزەی مردن. وەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکە دەفەرمێ: من كان آخر كلامه لا إله إلا الله أمجد دخل الجنة. معناوە نیە هەر کەسێک لە سەرمە گاوتی لا إله إلا الله یان پێیان بڵێ لا إله إلا الله، معنaa ئەوەیە خوایە حتا ئەمە آخر وشەی دنیامە دڵم لا إله إلا الله، ئەو ڕۆژەی بەڵێنم دا تۆ بپەرستم، ڕازگۆ بووم لە بەڵێنەکەمدا. ئەوە صادق الوعدە. ئیبراهیم ڕازگۆ بوو لەگەڵ باوکیدا: یا ئەبەتی افعل ما تؤمر، بابە ئەوەندەم متمانە بە تۆیە، بەڵێنم پێداوی چی خوا ئەمری پێکردووی جێبەجێ کە ئەگەل زیاتر لەسەر بڕینیشم بێ. تۆش ڕازگۆ بە لەگەڵ باوکتا، بەخوا کوڕی وایە لەگەڵ باوکیشا ڕازگۆ نیە، درۆ لەگەڵ بابیشی دەکات، درۆ لەگەڵ دایکی دەکات. هەر لەم ئاەتەوە گەنجەکانی ئێمە دەبێت پەروەردە بن، صادق الوعد بن. چاکە لەگەڵ بابوداکی خۆت ڕاست بووی، هەر گەنجێکتان بەڕێزان خۆشەویستان بینەران و بیستەرانی بەڕێز، منداڵەکانتان لەسەر ئەوە پەروەردەکەن. هەر گەنجێک لە مناڵیەوە حتا گەنجەتی ڕازگۆ بوو لەگەڵ دایک و باوکی خۆیدا قەت درۆ لەگەڵ کۆمەڵگادا ناکە.
هەموو ئەوانەی ئەم کۆمەڵگایان شێواندۆ بەداخەوە خۆشیان بوونە قوربانی و خەڵکیشیان کرد بە قوربانی و وڵاتەکەیان بۆ گەن و بۆند و کەڵ کرد هەموو ئەوانن لە ماڵی ناتەبان لەگەڵ دایک و باوکیاندا وعد بە دایک و باوکیدا لە باب کوڕم بۆچی ئەچێڵە چما فڵانشۆن درۆی لەگەڵ دەکا باوکی ئەڵە ڕۆڵی جان نەچیە کافتریاڵە بەسەر چاو کەسی ڕاز ناکە داچی ئەڵە ڕۆڵی جان شیری ئەو مەمکەت پێ حرام بێ حرام مەخۆڵە بەسەر چاو هەر وعدە بەڵام صادق الوعد نییە ئەوەی لەگەڵ داک و بابی خۆیدا ڕاست بکە بە حەیەتی تووش کێشە نابێت لە دەرەوە قەت تووشی کێشە نابێ و قەت درۆژ لەگەڵ خەڵکان ناکە ئەمجا هاوسەری خۆت ئیسماعیل چەند ڕازگۆ بوو لەگەڵ هاوسەریدا تۆ جوابە تۆ کاتێک کەژنت لێمارەکراوە دەڵێ پەیمان دەدەم بەڵێن دەدەم ئەم ئەمانەتە لە باوکی ئەم کچەوە دەگرم بیپارێزم کەچی هەیە هەر لە دەستگیراندا خیانەت لە هاوسەرەکەی دەکا هەیە 4 ڕۆژ لە ماڵ نەبێ خیانەت لە هاوسەرەکەی دەکا هەیە 2 دیناری جوفانی خوا بینەبی لە کەسێکیکە دەکاتەوە بەداخەوە تۆ بەڵێنت داوە مارەکردنی ئافرەت زۆر گەورەیە لە کاتی مارەکردنا کاتێک کە خەزورت دەست دەخاتە دەستەوە عەزیزم دەڵێ ئەو کچە ئەمانەتی خوا بوو چەند ساڵێکە بە منی بەخشیوە بە ئەمانەت بە شەرعی خوا من ئەمانەتەمدا بە تۆ یعنی مارەکردن ئەمانەت وەرگرتنە ئایا صادق الوعد بووی ئەگەر کەسێک لە ئەوەی بیر بکاتەوە بەسیەتی بە حەیەتی توش خیانەتی هاوسەری نابێ دەڵێ خوا من بەڵێنم بە هاوسەرم داوە ڕازگۆ بم لەگەڵیدا بەڵێنم بە باوکی هاوسەرم بە خەزورم داوە کاتێک کە ئەم ئەمانەتی داوەتە دەستم وەکو چاوەکانم بیپارێزم ئایا تۆ وای بەڵێنت بە هەر هاوڕێیەکتدا ڕازگۆ بە لەگەڵیا لە دنیادا بەڕێزان تکاتان لێ دەکەم ئاگادار بە لە زنجیرە باسی ئاگادار بەدا پێتان دەڵێم ئاگادار بە هەر کەسێوتت خۆشم دەوی ڕازگۆ بە لەگەڵیدا لەگەڵ کەسێک مەبە لەگەڵ حیزبێک مەبە ئەگە ڕاز ناکەی لەگەڵیدا لەگەڵ گروپێک مەبە ئەگە تەنها بۆ مەسلحەت و پارە دەتەوێت گوناحە مەی خەڵەتێنە بڵێ نەخێ بەڕێز وەڵی من ناتوانم لەگەڵ جەنابتا کار بکەم مەرحەباییمان دەبێ بەڵام پشتم پێ مەبەستە نەک تا مەیدان تەختە و تا پارە دەڕژێ بڵێ وەڵا لەگەڵتام کە کەوتنە تنگانە بڵێ بەخوا ناناسم ئیسماعیل سیفەتی ئەوە نەبوو ئەوە سیفەتی ئیماندار نییە ئەگەر دەتەوێت خوا لێت ڕازی بێ و خوا بفەرمێ بەڕاستی لە لای من پەسند بووی جاوەرە خوا ئەو مەدالیات بداتێ وكان عند ربه مرضيا براستي پسندی لە لای من بەخوا ئەو پلێ بەس پێغەمبەران دەستیان کەوتووە بەڵام بۆ خوا بەخاڵ یەکەم تۆش دەتوانین دەستت کەوێت ئەویش ئەوەیە صادق الوعدی ڕازگۆ بە لەگەڵ خەڵکە ڕازگۆ بە لەگەڵ خۆت لەگەڵ دایک و باوت لەگەڵ خێزانت لەگەڵ منداڵەکان ڕازگۆ بە لەگەڵ هاوڕێکانت ڕازگۆ بە لەگەڵ هەر کەسێکە ڕۆژێ پێدوت هاوڕێتم پشتیوانتم بڵێ بەخوا تا لەحزەی مردن خیانەت لێ ناکەم بەڵام ئەگەر لەگەڵ کەسێکە زانیت وە ناچێتە سەهەر لە ئەوڵەوە برێ بڵێ مەرحەباییمان هەیە بەڵام بەخوا پشتم پێ مەبەستە چونکە لە تنگانەدا ناتوانم لەگەڵت بم ئەمە خاڵی یەکەم دووەمیان وكان رسولا نبيا إسماعيل سلامي خوای لەسەر بێ ڕسوول واتە ڕەوانە کراو نەبی واتە هەواڵ پێدراو هەواڵی پێدراو لەلایەن خواوە و هەروەها ڕەوانیش کرابوو بەسەر قەومێک کاکە تۆ خۆ پێغەمبەر نی تۆ هەواڵیشت پێ نەدراوە ڕەوانیش نەکراوی بەڵام ڕێبازی پێغەمبەران بگرە ئەزانی ئاەتەکە معنای چیە یعنی تۆش ئامانجدار بە لە ژیاندا جاتخوا ئینسان ئامانجی لە ژیانە بەس پارە پەیداکردن بێ بەس نانخواردن بێ بەس خەوتن بێ پێم بڵێن بڕێزان لەگەڵ ئاژەڵە دوو لە ڕووی جەنابتان پەرژین بێ ئەوەی بیسەران و بینەرانیش تخوا چ فەرقێکی هەیە ینی تۆ بەس ژیان دۆکو ئاژەڵ بێکەواتە هەر وەکو لە مرۆڤایەتی دەرچووی مرۆڤ دەبێ مەبدەئی هەبێ بیر و باوەڕی هەبێ ئەی بیر و باوەڕەکەت چ بێ بیر و باوەڕەکەت ڕێبازی پێغەمبەران بێ بیر و باوەڕ غەیری ئەم ئیسلامە هەمووی بەتاڵە ئاگادار بە لە زنجیرە باسی ئاگادار بەیە پێت دەڵم مسلمان ئاگادار بە غەیری ئەم دینی خوایە هەمووی پەشیمانیە بەخوا هێز 40-50 ساڵ بە دوی ڕێباز دەکەوتو ئێستا کاڵک باژنۆی دەشکێنێ بەڵام من و تۆ ئەلحەمدولیلا ڕۆژێک لە یەک ڕکان نوێژمان پەشیمان نین ڕۆژێک لە یەک جومعان پەشیمان نیم لە یەک وتارم پەشیمان نیم ئەمە فەزلی خوایە ڕێبازەکە هێندە ڕاستە ئامانجم هەیە پەیامدارم ئەم پەیامە دەبێ بگاتە شوێنی خۆی تۆ ژوا بە کاکە هەلانی کەم دەتوانانی موبایلەکەت بەکاربیانی بیکەی بە ڕەسوول ئەمڕۆ ئەم خوا ئەم فەزیلەتەی داوە بە هەمومان خوێندەواری نییە قورئان و حەدیث نازانی خۆت دەتوانی وتار نەخەڵکەی وتاری ئەم مامۆستا ئەو کەناڵە بینەرە بۆ دۆستێک لەوە چێ ئەم پارچە وتارە ببێتە مای هیدایەتی خەڵکێک خۆ پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئەوا دەگەڕان ماڵ بە ماڵ ئێستا تۆ هەر لە جیفانی خۆتەوە دەتوانیت پەیوەندی بکەی بە ئەمریکاوە دۆستێک لەوەیە بەسەری بکەوە بڵێ وەڵڵا ئەم پەیامە قورئانی گوێ لێ بگرە چەند جوانە سێم خاڵ پەروەردگار دەفەرمێ وكان يأمر أهله بالصلاة والزكاة سێم شت ئیسماعیل بەردەوام بە ماڵ و منداڵەکەی دەگوت بە خێزان و منداڵەکانی دەگوت ئەوەی هاوسەرەکەم منداڵەکانم وەرن نەسیحەتێکتان بکەم بەس ئاگاتان لە دوو شت بێ ئاگاتان لە نوێژ بێ ئاگاتان لە زەکات بێ جا ئێستا ئێمە قورئانەکە باوە خۆی حاڵی بین بە ڕێزان هەوە نیە بە منداڵەکەت بڵێ ڕۆڵ لە نوێژەکەت بکە فەقیرە جاری وای هەڵدەستێ نازانە چۆن نوێژەکەی دەکا ڕۆڵە زەکات بدە جاری خۆ مناڵ نازانێت زەکات چییە ئەزان معنای ئەم دوو شەیە چیە لە قورئانە یعنی ڕۆڵە لە خوا غافڵ مەبە
سەلات ئەوەیە هەبووە تۆ 5 ڕۆژ 5 نوێژت بە فەرزی لەسەر لە شەو ڕۆژەکە بێزگە لە نوێژی سونەت یعنی ئاگاد لە ئەڵڵا بێ بەردەوام بە منداڵەکان بە خێزانت بڵێ ئەمەمان هەبێ بەسمانە مناڵەکانم هاوسەرم براکانم خوشکەکانم بنە ماڵەکەم ئاگاتان لێبێ ئەمریان پێ بکە دانیشێنە بڵێ ئاگاتان لە خوا بێ لە خوا غافڵ مەبە تووشی هیچ بەڵایەک نابی لە هەر شوێنێک بووی یەقینت هەبێ خوا دەدبینێ ئێمە ئێستا ئەو کامیرە دانراوە شەرمێکی لێ دەکەین دەبێت مڕەتەب دانیشینەوە بەڵام کامیرەی خوا 24 ساعت لەسەرتە ئەگە ئەم یەقینە لە دڵتا بوو کەسیش ئاگای لێ نەبێ خۆخوا ئاگای لێمە بەخوا مناڵەکە لە دەرەوەی ماڵە لێ بێخەم بە کچەکەت بڕواتە دەرەوە بۆ دایرە بۆ زانکۆ بۆ کەسابەت کە زانی خوا چاودێرە بەسەریەوە قەت خیانە لە دایک و باوکشی ناکە بڵە ڕۆڵ ئەمەندە بەسە پەیوەندی لەگەڵ خوادا پتەو بێ وە زەکاتی ڕۆڵە ئاگاد لێ بێ بەخشندە بە شەرنی هەموو ڕۆژە پارەت بێ زەکات بدەیت بەڵام لەوەی کە خوای گەورە پێداوی مرۆڤ دۆست بە بە کورتی ئەسەلات وە زەکات یعنی چی یعنی خواپەرست بە خەڵک دۆست بە ئیسلامەتی دووشتە هەر کەسێ ئەم دووباڵی هەبێ دەفڕێ بەرەو خوا لێ ڕازی دەبێ پەسەندی دەکە خواپەرست بە خەڵک دۆست بە لەگەڵ خوا ڕاست بە نوێژ یعنی لەگەڵ خوا ڕاست بوون زەکات یعنی لەگەڵ خەڵکدا چاک بوون لەگەڵ خوا ڕاست بە ئەوەندەی توانای چاکت هەیە لەگەڵ خەڵکات چاک بە جا بەخوا هەیە تا دەمرێت زەکاتی نێداماوە بەڵام ڕووی خۆشە بەڵام عیلمێکی پێ بە خەڵکی دەڵێ بەڵام تەلەفۆنێکی هەیەگی شکاری خەڵکێکی پێ دەکا بەڵام لانی کەم بە ڕێبارێک لە کاکەوە ڕێگا ڕاستەکەی و بەوێ دامەڕۆبات تووشی هەڵە نەبی حد سەڵاتی نییە تۆزە چیمە تۆ دێنە ساسەیەکی پێپڕ دەکاتەوە ئومێد ئەوم تای سارێک نەتەقێ بەهۆی چاکەی منەوە و کاکە دارێکت پێ لە دەچێت لەسەر ڕێگا کورە خۆش و شەشکاوێکت پێ دەکرێتە تەنەکەی خۆڵەوە با قاچی ڕێبوارێک مناڵێکی پێدا نەچێت کەواتە هەم خواپەرست بە هەم خەڵک دۆست بە لەگەڵ خوای خۆت ڕاست لەگەڵ خەڵکی خوادا چاک ئەم سێ سیفەتەت تێدا بوو یەقینت هەبێ یەکسانە بەچی وەکانە عیندە ڕەبیه مەڕضیە با کەس نەناسێ لەم سەر زەوێدا با کەس نەزانێ ناوی تۆ چییە با کەس هەر نەدبیستێ تۆ چی لە لای ئەڵڵا یەک مەدالیات هەیە خوا دەفەرمێ هەم لێت ڕازیم هەم خۆشم دەوی ئیتری چیکەت دەوێ ئاسانیشە بەخوا مانگی ڕەمەزانە بە ئەم ئاەتە قورئانیە سوورەتی مەریەم ئاەتی 54 و 55 بێنی بیکەین بە بەرنامەی ژیانمان اینجا بەڕێز ئێستا ئەوە دەڵی باشە مامۆستا من لەگەڵ ئەو خەڵکە ڕۆژانە هەڵسوکەوت دەکەم هەموو خەڵک بەدڵی منە نازجیان جانەکەم نەوەڵڵا بێدڵیشت دەکرێ بەخوا ئازاریش دەدرێ بۆیە دەبێ ئاگاد لە خۆت بێ ئازاری خەڵکی قبول کە دڵی خەڵک مەشکێنە دڵی خەڵک مەشکێنە دڵی هەر کەسێ بشکێنی سێ زەرەت دەکەی زەرەری یەکەم وێنەی خۆت دەشێوێنی من ئێستا خوا نەخواستە دڵی جەنابەت بشکێنم تۆ هیچ لێ نایە بەڵام خۆم شێواند دەرونی خۆم وێران کرد ئەوە خۆمم وێران کرد پێشەوەی تۆ وێرانکەم دڵی کەس مەشکێنە بۆ ئەوی خۆت نەشێوەی دووەمیان کەسێک کە دەکرا ڕۆژێ سوودی لێ ببینی لە دەستتدا قەت وا مەزانە ئیشت بە فڵان کەس ناوێ بەو خوا ئەم زەویە خڕە بەڕێزان ئەمڕۆ تۆ لە سەرەوەی دێ خوارێ ئەمڕۆ ئەو لە خوارێ دەسێت دەسەرێ دڵی هەر کەسێکت شکاند ڕۆژی احتیمالی ئیشی بکێتە بەردەستی ئەو فڵان کەسە ئەگە دڵن نەشکاندایە چاوت پێیکەوت دەتوانێت ئیشەکەت پێ بوتایە ئێستا لە ڕوود نایە چونکە ڕۆژە بە یەک قسە ئازارت دا دڵت شکان بەداخەوە دڵی کەس مەشکێنە وا مەزانە فڵان کەس قەت هیچی بەدەست نابێ ئەم دنیاە بۆفای بۆ کەس نییە بەرزەکان نزم دەبن نزمەکان بەرز دەبن دەوڵەمەند هەژار دەبێ هەژار دەوڵەمەند دەبێ بێدەسەڵاتدار دەسەڵاتدار دەبێ چەند کەستان بینی لەو زمانی ڕژێمانی پێشودا لە ئەو پەڕی دەسەڵاتا بوون ئێستا شەرم دەکا بڵێ ئەو کاتە ئەوە بووم بەڵام ئەگە یەک پیاوەتی کردبێ بە حیاتی لە بیری خەڵک ناچێتەوە ئەگە زلەیەکی لە خەڵکدا بێ قەت لە بیری خەڵک ناچێتەوە بۆیە دەتوانی کەسێک ئەگە بەس دڵی نەشکێنی ڕۆژە تووشی بووی چاوەڕی چاکەی لێ بکە بەڵام کە دڵ شکان دەتوانی سوودی لێ ببینی ئەم دەرگا چاکە لە خۆت داخست بە دڵ شکاندنی خەڵک هەروەها کە دڵت شکان ئەستەمەوە خۆی لێبێتەوە قەت مرۆڤ دڵی شکا ئەم شوشەیە چاک نابێتەوە ئێستا شوشە چاک دەکەنەوە پینەی هەیە خەریکەوە خۆی لێ دەکەنەوە بەڵام دڵی مرۆڤ لە شوشەش ناسکترە بۆیە ئاگادار بە لە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکدا بۆی پەسەندی لای خوابی ئاگاد دڵ لە عەبدەکانی خوابێ پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم فەرمێتی المؤمن مرآة المؤمن خەڵکینە بەڕێزینە بزانن ئێوە ئاوێنەی یەکترن ئیماندار ئاوێنەی براکەیەتی هەروەها دەفەرمێ إن أحدكم مرآة أخيه فإن رأى به أذى فليمته عنه لسنن أبي داود حديثك هاتوا دەفەرمێ هەر یەکێک لە ئێوە إن أحدكم کاکە لەگەڵ منیەتی بەڕێز لەگەڵ تۆیەتی بەڕێزم لەگەڵ تۆیەتی ئاگادار بە إن أحدكم یەکێک لە ئێوە مرآة أخيه ئاوێنەی براکەیەتی فإن رأى به أذى فليمته عنه ئێستاکانە ئاوێنەکە ئاوێنە بەرامبەرتە ئەگە پیسێکی پێ بوو چی لێ دەکەی ئاوێنەکە دەشکێنی
ناکلێنسێک پەڕۆیەکی پاک دێنی ئاوێنەکە خاوێن دەکەیەوە بۆ خاوێنی دەکەیەوە تا ئاوێنەکە خاوێن بێ ڕووی تۆ جوانتر دەبیندرێ مسلمانێکی بەڕێزیش بەرامبەرت ئاوێنەی تۆیە کاکە ئەم ئاوێنەیەکە پەڵەی پیسێکی پێوە بوو مەیشکێنە ئیشی تۆ چیە خاوێنی کەوت دوعای خێری بۆکە بڵێ ڕەبی خوا هیداەتی فڵان کەس دەیخوا لەو گومڕای ڕزگاریکەی ئەگە دەزانی گوێ لێ دەگرێ بە زمانێکی شیرین نەسیحەتی بکە ئەگە دەزانی گوێ لە تۆ ناگرێت دڵسۆزێکی لێ ئاگادار کە مامۆستایەکی لێ ئاگادار کە مامۆستا بەڵکو فڵان کەس ڕیش سپی کاکە فڵان کەس قسەیەک لەگەڵ فڵان کەس کە بەخوا پەروەشمە پڵچڵکە و پەڵەیەکی پێوەیە خەریکە عیبداری لای خەڵکە و گوناهباری لای خوای دەبێت ئەمە دەبێ ئیمانداری ئێمە بێ ئەو مسلمانێتە بەڕێزان ئێستا ئاوێنەکە هیچی پێوە نیە فەقیرە کابرای بەرامبەرت هیچی پێوە نییە تۆ دەتەوێت بەخۆ پەڵەیەکی بۆ فڕێدەی ئای پێغەمبەری خوا شەرمەزاتین صلی الله علیه وسلم چەندە لە پەیامەکەی تۆ دوورکەوتوینەوە تۆ وات فێر کردین ئومەتەکە دوا فێر کرد ئەگە براکەمان هەڵەیەکی پێوە بوو پەڵەکە لابین خاوێنی کەینەوە ئیشی ئەماوەی عەرزم کردن بە دوعای خێر ئەگە گوێی لێ دەگرتی بە زمانی خێر ئەگە گوێ لە تۆی نەدەگرت هەوڵ بدەی مامۆستایەکی لێ ڕاستپێری بەڵکو گوناهباری لای خوا و عیبداری لای بەندەکانی خوای نەبێ بەڵام ئێستا ئێمە بە پێچەوانەوە دەگەڕێین بەرامبەرەکەمان وەک ئاوێنەی چپاک و بێگەر وایە هیچی نە لە خۆتەوە بە قوڕێکی تێدەگرین پیسێکی پێوە دەنین بەس بۆ ئەوی عیبدار بێ ئەمە لە ئیسلام دەوەشێتەوە نەبەخوا ناوەشێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا وكونوا عباد الله إخوانا ولا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 أيام إمام بخاري لصحيحة فرمودك الروايات كردوا دفرمي لا تباغضوا رقو قنتان نبي حسود مبن بجل يكتر مكان بن عبدي خوابنو براي يكتر بن دفرمي دروزني هيز مسلمانك بجل براكي خويكا روي لي ورچرخيني والسلامي لأنك زياتر لسيشة ودبي دل باق بيتوا تا سيشة وزياتر بارق لدل تا دروز نبي جا ئێستا من کە جار هەموو جار قورئان و حەدیث بۆ جەنابتان دەخوێنمەوە پێتان دەڵم توخوا تەرجمەی حرفی مەکەن هەر مەڵێ بە کوردی ئێستا زۆربەی کتێب وایە کتێبەکە حەدیثەکە هاتووە تەرجمەی کوردیەکەی کاکە حەدیث ئەوەی غەڵەتە ئەوەی ستەم لە حەدیث دەکەی ئێستا من بە جەنابتان بڵێم شەرحی ئەم حەدیثە وایە کاکە ڕقن مەبە حاقید مەبە بوغزاوی مەبە حەسوود مەبە پشت لە براکانت مەکە دڵ ساف بە ئەم حەدیثە بەم معنایە ئەم قوماشە لە باڵا بەرزەکەی ئەم حەدیثە ناوەشێتەوە کوردێنێ کورد ئێزان معناکەی چییە معناکەی ئەم موشانە تەباغەض و تەحاسد و تەدابەڕ و لە بابی مفاعلەن بەڕێزان لە زمانی عەرەبیدا بابی مفاعلە بابی مشارەکەیە یعنی نەگڕقل لە خەڵک نەبێ ئەگە خەڵکیش ڕقی لێت بوو فڵان کەس دەزانی زۆر ڕقی لێتە دڵی خۆتی پێوە مەشغوڵ مەکە ڕقی لێمە بەخوای دەستپێرم ڕقی لێمە خوا هیدایەتی داخوا لە کۆڵ منی کاتەوە بەڵام دڵی خۆت پڕمەکە بەرامبەر بە کەسێک کە ڕقی لێتە نەکە ڕقل لە خەڵک نەبێ ئەگە خەڵک ڕقی لێت بوو تۆ دڵ پڕلەقین مەبە تۆ ئەوەندە بیر لە خەڵک مەکەوە بەخوا دڵت بەرگە ناگرێت جەڵدەیەک لێت دەدا ئەگە خەڵک حەسوود بوو بە تۆ نابێت حەسوود بی ئەگە خەڵک حەسوودی پێدەبردی ماڵی براکەتە براژنەکەتە فڵان کەسە خزمەکەتە هاوڕێکەتە حەسوود دەبێت خوا دەفەرمێت تۆ پێغەمبەر دەفەرمێت تۆ حەسوود مەبە تۆش مەڵێ وەڵڵاهی منیش ئومێدی لە ناوچوونی بۆ دەخوازم وەکو چۆن ئەو ئومێدی خێر بە من ناخوازێ نا دڵت خاوێن کە کاکە تۆ ئەگەر ئەوی جواب بوو تۆ وامە بە ئەگەر ئەو سەلامی لێ نەکردی تۆ مەرتر بە جەژنی ڕەمەزان دێتە پێشەوە سەلامت لێ ناکە و نایەتە ماڵت تۆ وەکو ئەو مەبە تۆ پشتی تێمەکە و بچۆ ئەمە معنای حەدیثەکەیە یعنی نەک هەروامە بە لەگەڵ ئەو کەسانەشا کە حاقید و بوغزن و حەسوود و ڕووەرچێرخێنەرن تۆ وامە بە تۆ مەرتر بە تۆ گەورەتر بە تۆ مسلمانی تۆ خاوەنی پەیامی ئیسلامی یا ڕەبی خوا لە دینەکەی خۆت باشتر حاڵیمانکەی خوا دڵمان نشکێ و دڵی کەسیش نشکێنین بە پاک و پوختی بژین بە پاک و پوختی و بە ئیمانەوە بینەوە حزورە یا رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته